عوسمان بایدەمیر دوو ڕۆژ لە کاری پەرلەمانی تورکیا سزادرا لە بەرەوەی ناوی کوردستانی بەکارهێنا. بایدەمیر لە پەرلەمانی تورکیا ڕایخۆی گزارش کرد لە بارەی بودجەی 2018 گوتی وەک ڕۆڵەیەکی کورد وەک نوێنەرێک لە کوردستانەوە هاتووم. داواکاریم ئەوەیە ئەم بنمیچەی پەرلەمان ببێتە سەقفی هاوبەشی تورک و کورد. دژا کوردستانیەکان لە هۆڵەکەدا دەیکەنە هەرا، ئەوانەشی پێیان خۆشە چەپڵەی بۆ لێ دەدەن. سکرتێری پەرلەمان ژنێکە بەناوهێنانی کوردستان ئیستیفزاز دەبێت. ئایشەنوور باخچە کاپڵی قسە بە عوسمان بایدەمیر دەبڕێ لێی دەپرسێ کوردستان کوێیە؟ بایدەمیر لە قسەی خۆی بەردەوام دەبێت. سکرتێری پەرلەمان دووبارە دەڵێ وەڵامت نەدامەوە کوردستان کوێیە؟ عوسمان بایدەمیر دەڵێ بێمە سەرستەیج وەڵامتان بدەمەوە. ئایشەنوور بە تورکیاڵێ نا مەیە، هەر لە شوێنی خۆت پێمان بڵێ کوردستان کوێیە. بایدەمیر بە دەنگێکی دلێر دەستی دەخاتە سەردەڵی دەڵێ ئێرەیە کوردستان لێرەیە. Sayın Baydemir, Kürdistan neresi? Sayın Baydemir, bir soru soruyorum size, lütfen cevaplar mısınız? Neresi Kürdistan? Sayın Baydemir'le konuşuyorum, lütfen. Başkan Vekilim. Efendim? Yerinize lütfen. Aha şurası Sayın Başkan. Aha şurası. Aha şurası. Kürdistan şurası. Siz...